نەهامەتیەکانی گەلی کوردستان ڕەهەندی زۆریان هەیە لە نەبوونی قەوارەی سیاسی و بگرێت تا گرفتە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکان لە نەخوێندنەوە و سەردەرنەکردنی سەرکردایەتی سیاسیەوە لە هاوکێشە ناوچەی و نێودەوڵەتیەکان تا نەبوونی گوتاری ڕوون و استراتیژی بۆ داهاتوو لە هەموو ئەوانەش خراپتر نەبوونی یەکڕێزی و تەبایی نیشتیمانی لەسەر ڕووداوەکان و هەوڵدان بۆ ئەوەی هۆکاری شکستەکان بخرێتە ئەستۆی ئەوانی تر و ڕای گشتی کوردستانی پێچەواشە بکرێت. ئەو جۆرە هەوڵانەش جگە لەوەی ناتوانێت ڕاستی ڕووداوە مێژوویەکان بگۆڕێت و زوو یا درەنگ زۆر حەقیقەتی تاڵ ڕوون دەبێتەوە. لەوەش خراپتر ئەو هەوڵانە دەبنە هۆکاری لە یەکترازانی لایەنەکان و ڕیزەکانی کوردەواری کە نەیارەکانی گەلەکەشمان هەر ئەوەیان دەوێت بۆ ئەوەی بەر لە لێدانی گەلەکەمان بۆ خۆمان بەو ئەرکە شەیتانیە هەڵسین. وەکو زۆر ڕووداوی تری هاوشێوە لەم ڕۆژانەدا هەندێک ناسیۆنالیست و چەپ و عەلمانی پەڕگیر ئەو ڕووداوەی خۆرئاوای کوردستان بە هەڵدەزانن بۆ هێرشکردنە سەر ئیسلام و موسڵمانان بە گشتی و لایەنە ئیسلامیەکان بە تایبەتی واتە ئەوەی وڵاتێکی وەکو تورکیا کە لە ژێر پاساوی پاراستنی بەرژەوەندی یاسایشی نەتەوەی خۆی دادەیکات بیدەنە پاڵ ئیسلام و لەو ڕێگەوە هێرش بکەنە سەر ئەو پەیامە خوایەی کە سەدان ساڵە گەلانی ناوچەکەی وەکو برا فێری پێکەوە ژیان کردووە. هەر لەو گۆشەنیگایەشەوە گوتارەکان ئاراستەی ئیسلامیەکان دەکەن و دەڵێن مادەم تورکیا خاوەنی مێژووی عوسمانیەکانە ئەوە نوێنەری ئیسلامە و ئیسلامیەکانیش بەشێکن لەو پرۆژەیە. لە ڕاستیدا ئەم جۆرە گوتارە کاڵ و کرچەی دوور لە بنەمای هەڵسەنگاندنی زانستی و توێژینەوەی ئەکادیمی دەرهاویشتەی جەنگێکی کوێرانی ئایدۆلۆژیە کە نەک هەرزیان بە یەکڕیزی کوردەواری دەگەێنێت بەڵکو هیوا و ئاواتی نایارەکانی کوردیش دێنێتە دی کە ئەوەی ئەوان بە جەنگی سیاسی و ئابووری و فیکری و سەربازی پێیان نەکرێت زۆر بە سانایی و بە خۆڕایی لەلایەن هەندێک کوردبینی نێوخۆییەوە دەستیان دەکەوێت. زۆر ئاساییە دواتر دوژمنەکانیشمان وەکو سەدام حوسێن گاڵتەمان پێ بکەن و بڵێن ئەوانە ئەگەر خێریان تێدا بووایە بۆ خۆیان کۆک و تەبا دەبوون. ئیسلامیەکانی کوردستان لە گشت قۆناغەکانی خەباتدا لە ڕیزی پێشەوەی بەرگری بوون لە گەل و خاچی کوردستان هیچ کاتێ پەچیان لەسەر ئەوە نەکەوتووە بۆ بەرگری لە خەڵک و خاکی خۆیان پەنا بنە بەر تەکفیری ئەوانی تر چونکە شەریعەتی ئیسلام دژی هەر ستەمکار و داگیرکارێکە و تا سنووری خوێن و کوشتن ڕوبەڕووی دەبێتەوە. با ئەو ستەمکار و داگیرکەرە بانگەشەی ئیسلامەتیش بکات جاوە کەس بێدیان ڕێکخرا و بێدیان وڵات. خوازدەوی داناوە بۆ خەڵک ئیسلامیەکانی کوردستان و زانایانی پایە بەرزی ئیسلام چ لە ناوخۆی وڵات یا لە دەرەوەی دابوو بێت لەلایەک جەمار و لاوانی کوردستانیان بەرچاوڕوون کردوێتەوە لە مەترسی توندڕەوی و هزری تەکفیر و گروپە ترسناکە خوێناویەکان. لە دەرەوەی وڵاتیش وەکو بەشێک لە شارستانێتی ئیسلامی کێشەی گەلی کورد و خاچی کوردستانیان بە گەلانی موسڵمان گەیاندووە. تەنانەت زۆر شەکەت و ماندووش بوون لەوەدا کە ئەوەی ئەوانی تر بەنابەر پرسانە تێکیانداوە ڕاستیان کردوێتەوە و سەرنجی گەلانی موسڵمانیان بۆ ڕاکێشاوە. هەرەوە بەسە بۆ ڕۆڵی ئیسلامیەکانی کوردستان ئەگەر ڕێژەی بەشدارانی داعش لە کوردستان وڵاتانی یەکێتی ئەوروپا وەربگرین. سەرەڕای ئامادەی زۆر هۆکار لە هەژاری و قەیرانی دارایی و سیاسی و کۆمەڵایەتی هێشتا ڕێژەی کوردستان زۆر کەمترە لەوان. بەداخەوە لەوانێ زۆرێک لەوانش کە ئەو ڕێگە هەڵەیان گرت بێتە بەر بەهۆی نەزانی و پەرگیری ئەو دەستەیەوە بوو بێت کە ئیستیفزازی ئەو لاوە کەم ئەزمونانەیان کرد بێت بۆ دەرچوون و تەرابوون لە کۆمەڵگای خۆیان. ئەوانەی لە هەر ڕووداوێکی لەو شێوە سوود وەردەگرن بۆ هێرشکردنە سەر ئیسلام و موسڵمانان زۆر کوردبین و کەم ئەزمونن چونکە ئەوە چەندین قۆناغ تێپەڕیون و ئیسلامیەکان لە کوورەی ئەزمونەکان سەربەرزانەتر لە جاران دەرچوون. بەڵام کانزای زۆر گروپ و لایەنیش کاکرانە هۆکار بۆ ئەو هێرشانە دەرکەوت کە چین و لەکوێوە دەستیان پێ کردووە و دوجاریش سەریان بەکوێ گەیشت.